سلاوتان لێبێت بینەرانی خۆشەویستی تلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کات و هەموو کاتێکی ژیانتان باش هیوادارین لە هەر پێکان ساغ و سڵامەت بن. خۆشەویستان ئەمڕۆ سێشەمە 20 پوشپەڕی 1402 هەتاوی بەرابەرە لەگەڵ 11 جوولای 2023 زاینی لەگەڵ هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان دەین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی کوردستان، ئێران و جیهان. سەرەتاش سەردەڕی چەند هەواڵ. خۆپشاندانی خەڵکی مەهاباد لە مەراسمی ناشتنی تەرمی پەیمانگەڵوانی. بەشداری بەریوی خەڵک لە مەراسمی پرسەی دایکی محەممەد حسەینی لە سەقز. کۆبوونەوەی کرێکارانی پێتۆژیمی دێلۆران لە بەردەم فەرمانداری. بەردەوامی سەرکوتی چالاکانی سنفی مالیمان لە کوردستان. مانگرتنی کامیۆنداران و شوفێرانی بارهەڵگر لە تاران. کۆبوونەوەی کەشاوەرزانی قەزوین دژ بە نەدانی حەق ئاوا. قەیرانی نان لە پارێزگای مازەندەران و سەرگەردانی خەڵک. دەست بە سەرکردنی خوشکی هەمیشە زیندوو میلاد سەئیدیانجوو لە تاران و بانکێشتی نەرگس محەممەدی بۆ دادسەرای ئێڤین. دەستپێکی هەواڵەکان. خۆپشاندانی خەڵکی مەهاباد لە مەراسمی ناشتنی تەرمی پەیمانگەڵوانی. شەوی دووشەممە 19 مانگی پوشپار خەڵکی شۆڕشگێڕی مەهاباد لە ناڕزایەتی بە کوشتنی پەیمانگەڵوانی لەلایەن ئیطلاعاتی ڕژیمەوە ڕژانە سەر شەقام و پاشگەیشتنی تەرمی ئەو هەمیشە زیندووە بەوتنەوەی دروشم بەشداری بەرینیان لە پرسە و سەرخۆشیەکەی کرد. پەیمانگەڵوانی ڕۆژی چواری پوشپەر لەلایەن ئیطلاعاتی سوپای پاسداران لە شاری مەهاباد دەست بەسەر و بۆ گرتوخانەی ئەو ناوەندە ئەمنیەتیە لە ورمێ ڕاگوێزرا. پەیمان لە ماوەی بەندکرانیدا بە سەختی ئەشکەنجە و ئازادرا و ڕۆژی چواردەی پوشپەر بەهۆی تێکچوونی باری تەندروستی ڕاگوێزی نەخۆشخانەی خومینی کرا و دوای 4 ڕۆژ بەستەری بوونی گیانی بەخت کرد. شەوی ڕابردوو خەڵکی ئازادی خوازی مەهاباد دژ بەو کردەوە جەنایەتکارانەی ڕژیم ڕژانە سەر شەقام و بە ئاگردانی لاستیک و وتنەوەی دروشم خۆپشاندانیان کرد. پاشگەیشتنی تەرمی ئەو هەمیشە زیندووە بە گۆڕستانی مەهاباد خەڵکی شۆڕشگێر بە دروشمەکانی شەهید نامرێت و کۆم نادەین، ڕێگەی شەهید بەرنادەین، بەشداری پرسە و سەرخۆشیەکەی بوون. بەشداری بەرینی خەڵک لە مەراسمی پرسەی دایکی محەممەد حسەینی لە سەقز. ڕۆژی دووشەمە 19 مانگی پوشپار خەڵکی ئازادی خوازی سەقز بەشداری مەراسمی پرسە و سەرخۆشی دایە مەلیحە حەسەن نەژاد دایکی هەمیشە زیندوو محەممەد حسەینی لە گۆڕستانی ئایشی سەقز بوون و دژ بە ڕژیمی جەنایەتکاری ئیسلامی دروشمیان بەرز کردەوە. محەممەد حسەینی لە ڕەوتی شۆڕشی ژینە لە شاری سەقز لەلایەن ناوەندە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و بە سەختی ئەشکەنجەدرا. تەرمی ئەو گیان بەختکردوەی ڕێگای ئازادی ڕۆژی 28 ڕێزبەری 1401 ڕادستی بنەماڵەکەی کرا. دایکی ئەو هەمیشە زیندووە پاش بیستنی هەواڵی گیانە دەستانی ڕۆڵەکەی جەڵتەی دڵ لێدا و ڕاگوێزی نەخۆشخانەیەکی تاران کرا. ڕۆژی یەکشەممە دایە مەلیحە حەسەن نەژاد پاش 10 مانگە بەسەری بوون گیانی لەدەستا و ڕۆژی دووشەممە مەراسمی ناشتنی تەرمەکەی بە بەشداری بەرینی خەڵک بەڕێوەچوو. کۆبوونەوەی کرێکارانی پێتروشیمی دێلۆران لە بەردەم فەرمانداری. بەیانی ڕۆژی سێشەممە 20 مانگی پوشپار کرێکارانی پێتروشیمی دێلۆران دژ بە داخرانی ئەو ناوەندە سەنعەتیە لەلایەن ڕژیمەوە لە بەردەم فەرمانداری کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان بەڕێوەبەرایەتی پێتروشیمی دێلۆران بە بیانووی بەشداریکردنی کرێکاران لە مەراسمی ڕۆژی جیهانی کرێکار سەرەتا 30% کرێکارانی دەستەکانی 3 و 4 لەسەرکار دەرکرد. هەروەها بەڕێوەبەرایەتی شەرکەت پاش ماوەیەک بڕیاری لەسەرکار دەرکردنی کرێکارانی بەشەکانی دیکە و داخستنی ئەو پێتروشیمیەیدا. بەیانی ئەمڕۆ 2000 کرێکاری ئەو ناوەندە سەنعەتیە لە بەردەم فەرمانداری دێلۆران کۆبوونەوە و خوازیاری کردنەوەی پێتروشیمی و گەڕانەوە بۆ سەرکارەکانیان بوون. بەردەوامی سەرکوتی چالاکانی سنفی مۆعەلیمان لە کوردستان. بەپێی راپۆرتی شوڕای هاوئاهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیانی ئێران، ئامۆزش و پەروەرشی پارێزگای ئیلام
دوو چالاکی سنفی خەڵکی شاری ئابدانانی بەناوەکانی یاعقوب محەممەدی و ئەحمەد عەلیزادە ناچار بە خانەنشینی پێشوەختە کردووە. بە پێو راپۆرتە دەستەی بەدواداچوون بۆ هەڵە ببورن دەستەی بەدواداچوون بۆ هەڵە ئیداریەکانی ئاموزش و پەروەرشی ئۆستانی ئیلام ئەحمەد عەلیزادە و یاعقوبی محەممەدی لە معلیمانی بەپێشینەوە خۆشناوی شاری ئابدانانی ناچار بە خانەنشینی ئیجباری کردووە. هەروەها ڕوتبەی ئەو دوو چالاکە سنفەیە کە لە گەڵاڵی ڕیزبەندی پیشەکان دوو پلا کەم کراوەتەوە. مانگرتنی کامیۆندەران و شوفێرانی بارهەڵگر لە تاران. ڕۆژی دووشەمە 19 مانگی پوشپار کامیۆندەرانی شاری تاران دژ بە هەڵسوکەوتەکانی پۆلیسی هاتوچوو دەستیان لە کارەکێشایەوە و مانیان گرت. بەپێی راپۆرتەکان شوفێرانی بارهەڵگر و کامیۆندەرانی تاران ڕۆژی ڕابردوو دژ بە خراپی دۆخی مەعیشەت، گرانی کەرەستەی یەدەکی ئۆتۆمبیل و ئەزیەت و ئازارەکانی پۆلیسی هاتوچوو دەستیان لە کارەکێشایەوە و مانیان گرت. کۆبوونەوەی کەشاوەرزانی قەزوین دژ بە نەدانی حەق ئاوە. کەشاوەرزانی پارێزگای قەزوین ڕۆژی دووشەمە 19 مانگی پوشپار دژ بە نەدانی حەق ئاوەی بەند ئاوی تاڵغان لە بەردەم شێرکەتی ئاوی ناوچەی قەزوین کۆبوونەوە. بۆتێ کەشاوەرزانی ناڕازی پچڕانی پشکی ئاوی جوتیارانی ئەو پارێزگایە لە حەڵکدایەکە ڕێژەی حەق ئاوای ئۆستان لە کاناڵی کەشاوەرزی بەنداوی تاڵغان لە ساڵی ڕابردوو زیاتر لە 300 میلیۆن متری سێجا بووە و ئەم ساڵ بۆ 135 میلیۆن متری سێجا کەم کراوەتەوە. ناڕازیان دەڵێن بەهۆی کەمکردنەوەی پشکی ئاوی کەشاوەرزان و دابین نەکردنی ئیمکاناتی پرۆژەی ئاویاری لەلایەن حکوومەتەوە زیانێکی زۆریان پێگەیشتووە. لە سێدارەدانی بەندکراوێک لە زیندانی زاهێدان بەیانی ڕۆژی یەکشەممە 18 پوشپار حکمی ئێعدامی بەندکراوێکی بەلوچ بە ناوی ئیبراهیم ئالیزەهی لە زیندانی ناوەندی زاهێدان بەڕێوەچوو. بەپێ راپۆرتی حاڵوەش ئیبراهیم ئالیزەهی تەمەن 38 ساڵ خێزاندار و خەڵکی ناوچەی کریمپوری زاهێدان ساڵی 94 هەتاوی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە شاری شیراز دەست بەسەر و پاش 2 ساڵ بۆ زیندانی زاهێدان ڕاگویزرا. شایانی باسەکە پێشتر دادوەری پەروەندە بڕیاری تێپەڕکردنی سزای ئەو بەندکراوەی لە زینداندا بوو، بەڵام ڕۆژی یەکشەممە لە بێدەنگی خەبەریدا حکومەکەی جێبەجێ کراوە. قەیرانی نان لە پارێزگای مازەندەران و سەرگەردانی خەڵک. بەپێی ئەو گرتە ڤیدیۆیانەی لە تووڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، نان و ئارد لە شارەکانی پارێزگای مازەندەران دەست ناکەوێت و خەڵک بە دوای ناندا سەرگەردانن. بەوتەی هاوڵاتیان لە وەرزی گەشتکردن و سەفەری توریستەکان بۆ ئۆستانەکانی شومالی ئێران داین، بەڵام وێڕای خەلەباڵغبوونی شارەکانی ئۆستان بەرپرسانی ڕژیم لە دابینکردنی ئیمکانات بۆ خەڵک خۆ دەبوێرن. کەمی ئارد نانواخانەکانی ناچار بەداخران کردووە و نان دەست ناکەوێت. دەست بەسەرکردنی خوشکی هەمیشە زیندوو میلاد سەعیدیانجوو لە تاران. زەهرا سەعیدیانجوو خوشکی میلاد سەعیدیانجوو لە گیانبەختکردووانی ڕێگای ئازادی ڕۆژی دووشەمە 19 پوشپار لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر کرا. فاتمە حەیدەری خوشکی هەمیشە زیندوو جەواد حەیدەری لە ئەکاونتی شەخسی خۆیدا ڕێگەاند ڕۆژی ڕابردوو زەهرا سەعیدیانجوو پاش گەڕانەوە لەسەر کارەکەی لە شاری تاران لەلایەن ناوەندە ئەمنیەتەکانەوە دەست بەسەر و چارەنووسینە دیارە. بەپێی زانیاریەکان بەیانی ئەمڕۆ زەهرا لە پەیوەندیەکی تەلەفۆنی کورددا بە فاتمە حەیدەری ڕاگەاندووە بە بیانووی هاوخەمبوون لەگەڵ بنەماڵەی دادخوازان دەست بەسەر کراوە و بڕیارە بۆ گرتوخانەی ئیتلاعاتی شاری ئیزا بگوازرێتەوە. بانگهێشتی نەرگس محەممەدی بۆ دادسەرای ئێڤین. بەیانی سێشەممە 20 مانگی پوشپار نەرگس محەممەدی چالاکی مافی مرۆڤی بەندکراو بۆ دادسەرایی ئەمنیەتی زیندانی ئێڤین بانگهێشت کرا، بەڵام ناوبراو بەشداری خۆی لەو دادگایە ڕەت کردەوە. بەپێی ئەو راپۆرتەی لە ئەکاونتی شەخسی نەرگس محەممەدی لە تۆڕی کۆمەڵایەتی ئینستاگرام بڵاوکراوەتەوە،
ئەمە پێنجمین پەروەندە لە 6 مانگی ڕابردووە واکە لەلایەن وەزارەتی ئیطلاعاتەوە بۆ ناوبراو ساز دەکرێت. ناوبراو ڕایگەاندووەکە لە هیچ دادگایەکی حکوومەتدا بەشداری ناکات و گوشارەکانی ڕژیم ناتوانێت دەنگی ئازادی خوازی کە بکات. جێگای ئاماژەیەکە نەرگس محەممەدی ڕۆژی 25 خەزەڵوەری 1401 و لەسەر مەزاری ئیبراهیم کتابدار دەست بەسەر و لەلایەن دەستگای قەزایی ڕژیمەوە بە 9 ساڵ و 9 مانگی زیندان و 154 زەربە شەلاق محکوم کرا. ناڕوونی چارەنووسی فاتمە موسەوی چالاکی مافی منداڵانی کار لە زیندانی ڕژیم. هاوسەری فاتمە موسەوی چالاکی مافی منداڵانی کار لە شاری ڕێی ڕۆژی دووشەممە 19 پوشپە ڕایگەاند پاش تێپەڕبوونی 13 ڕۆژ بەسەر کاتی دەست بەسەرکردنی هاوژینەکەی هیچ زانیاریەک سەبارەت بە چارەنووسی لەبەردەستان نییە. باوتەی هاوژینی خاتوو موسەوی هێزەکانی ڕژیم پاش چەند ڕۆژ ڕاگررتنی فاتمە لە گرتوخانەی ئیدارەی ئاگاهی شاپور ناوبراویان بۆ زیندانی ئێڤین گواستوەتەوە. ئێستا ماوەی 3 ڕۆژە فاتمە بۆ شوێنێکی نادیارە ڕاگوێزراوە و بە دوواداچوونەکان بێئاکام بووە و بەرپرسانی ئەمنیەتی ڕژیم وتویانەکە خۆمان ئاگادارتان دەکەینەوە. چوونەسەرەوەی ڕێژەی کەمخۆراکی و پووکی ئێسقان لە ئێران دوایین هەواڵمانە. بەپێی توێژینەوەیەکی وەزارەتی بێداشتی ڕژیم 47 لە سەدی ژنانی سەرووی 50 ساڵ لە ئێران تووشی پووکی ئێسقان بوون و نزیک بە 15 ملیۆن منداڵ تووشی کەمخۆراکی سەختن. بەپێی و راپۆرتە 25 ملیۆن کەس لە ناوچە حاشیێنشینەکان ژیان بەسەر ئەبەن و زیاتر لە 50% جەمیەتی ئێران دەستڕەسیان بە خۆراکی پێویست نییە. لە نێو ئەو 5 ملیۆن کەسە 15 ملیۆن کەسیان منداڵن و تووشی کەمخۆراکی سەخت بوون و ڕاستەوخۆ لەسەر تەندروستی جەستەیی و دەرونیان کاریگەری دەکات. هەروەها کێشەی کەمخۆراکی دەیان قەیرانی کۆمەڵایەتی لێ ئەکەوێتەوە. گرانی و هەڵاوسانی بەردەوام بەشێکی زۆر لە جەمعیەتی ئێرانی لە دەستڕاگەیشتن بە شیرەمەنی، گۆشتی سوور و مریشک بێبەری کردووە و بە ملیۆنان کەس لە ئاو خۆراکی تەندروست بێبەشن. بەڵێ بینەرانی خۆشەویست هەواڵەکان پێشکەشتان کرا کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.